بەناوی خوای گەورە و میهرەبان دکتۆر گوتی پێشەچی و بە خێرات و شتوا باز مەکەن مانە یەکسەر دەچینە ناو بابەتەکەی وڵا من ڕاستی بەخۆم نووسەرە چێوەندە بە قووەت نیمە بەس کە قەزیە دێتە پێش شتێک دەنووسین بەڕاستی ئەم بەرگەی ڕەخنە و شتوا ناگرم دەبی یارمەتی دەربن دەنا مەبەسمان کە قەزیەک دێتە پێش ئەگا هەڵسەنگانەشی زۆر تند و ئەوەی پێی دەگوێترێ ئەکادیمی بکەن وڵا ڕەنگە زۆربەی زۆری هەڵدەوەشێتەوە بەڵام کە قەزیەیە لەبارەی دووسێ قەزیان نووسیتم ئەسلی خۆم ئەمن اختصاصم وڵی ئەو مۆزوعانەش نییە ئەم زۆر فەلسەفەیە بەڵام میلەتەکەمان لەو قۆناغەیە جارجار پێویست دەکە هاوارەکی لە بۆ بکەی و ئەو قەزیەش ڕاستی قەزیەی فقهی نییە ئەنی مامۆستایان قەزیەکی فکریە ئەم زۆر جار بیرم دەکردەوە باشە گوتاری ئاینی پاڵپشتەشی گەلە زۆری هەیە پاڵپشتیەوەی هەیە لە هەر لە سەرەتادا ئەوها مەجلیسێکی وا گەورە هەفتەی جارێک دادەنیشی نابی یەک قسە بکەی من لە مەکتەبێش چ مامۆستایەکی زۆر زەبط و ڕەبتی هەیە قسەکردن هەبوو جێڕان بەڵام لە وتاری جومعە بە تایبەتی یەک کەس نابی قسە بکە چکە نوێژەکەی بەتاڵ دەبی دەبی باش گوێ لە ڕاگری دەبی تێی بگا دەبی بچیتەوە ماڵێ بە دوور کات حیسابە بە حەجی فقەرا حیسابە یەک دنیا ئیمتیازاتی هەیە ئەی لەبەر چی دەبی ئەو وتارە وازعی بووبی ئێستا ئەم بەبیرم دێ پێشان مەسەڵەن نەک بابوو باپیرم داپیریشم ئوستاز بووە و وتاری هەبووە وتاری ئەو کاتی ئیوی بەقووەت بوو لە بۆ سەردەمی خۆی بەڵام بە خۆتان زانانی ئێستا دنیا زۆر گۆڕایە ڕاستی ئەو وتارەی پێشی 50 ساڵ بەکار دەهات ئێستا نابی بەکاری بینی ئەی 1000 ساڵ لەوە پێش بەکاردەهات هەر نابی بەکاری بینیەوە دەبی ئێستا مەشاکلی نوێ واقعی نوێ دنیایەکی نوێ دەبی ئەوانە بەکاربینی ئەجارە بێزگەلەوەی کە ئەو خەڵکەوە لە بۆ دادەنیشی وەزارەتت لە پشتە و میلەتەکرد لە پشتە کە گەورەتری دەکەی دەبینی دەوروبەرت هەمووی خەڵکەکی وەک خۆتە ئەجارە زۆر ئەگەر برندی کێوە ئەو گەردوونە ئینەو عەلا کولی شەیئین شەهید ئەوەیە لە دەست لە بۆ ئەلکترۆنی دەبەی دەست لە بۆ گەردوون دەبەی دەست لە بۆ ثقو بستەودار دەست لە بۆ هەر شتێکی دەبەی داوای توی تێدایە یعنی ئەوەی بەرامبەرت ڕەنگە قەترە ئاوە لە قەترە ئاو مەلەوانی دەکا و سەرکەوتووە ئەوەی تو بەحرە لە بەحری دەیکەی سەرکەوتونی وەڵا ئەوە سوالە کەواتە یان دینەکە لاوازە و توانای ئەوەی نییە ئەو وتارە بگاتە شوێنی خۆی یان وتاربێژەکەیە یان ئەسبابی ترە ئەم لەسەر ئەو بابەتەی بەڕاستی بیرم لەوەی کردەوە ئەوەی زۆر تەرجیعی کردم مامۆستا زەید نازم لێوەڵاوزم لێرەیە جارچی شتێکم بە ئەستەم نووسی زۆری تەرجیع گوتی وەڵایەوە زۆر پێویستە ئەو بابەتە گەورەکەین ئەمنیش بای 50 وەرەقەتی وەڵا ئەوم نووسیە لە بۆ گوتاری ئاینی لە سەدەی 21 وڵای ئەوانەی دانیشت ڕاوەستانینە زۆر ناخۆشە هەقۆ ئەمەش بە پێوە بین گەلە ناخۆشە مانگۆ دەبین بە پێوە وەستاون بە هەر حاڵ هەر قسەچی هەر مجامەلێکی باشار دڵتان پڕک پێ خۆش ڕاستی هۆکارەکانی یان دەبی برین بە ماوەی 20 دقە ئەو کاک حاجی باسی کرد حاجی مخلیس گوتی ئەوە زۆری دەوێ ڕەنگە دەیان کتێبی وای دەوێ ڕاستە ئەمە بە 20 دقەی هەر ئەوەندەمان پێ دەکرێت کە بە کورتی شتێکی لەسە باس بکەیت ئەگە باسیەوەی بکەین ئەسباب موجەبە یان هۆکار یان ئەوەی کە پێی دەوترێ عەرزەوەی بکەین کە ئەرێجارێ ڕاستە گوتاری ئاینی تەمان ئەمە کە دەرێن گوتار ناکە ئاین خۆی ئەمە هەموو ئەوانە دەبی لێک جوداکەینەوە فقهی ئاینی هەیە فکری ئاینی هەیە عەقیدە هەمووی ئەوانە ئینسانە ئەوەی کە دەقە تەنها وەحیە ئەو جێ خۆیتی کە نەدەگۆڕێ نەدەتوانین ئیسلاحی کەین نەدەتوانین دەستکاری بکەین ئەوە جودایە ئەوە خەتی سووری لە دەورەیە ئەو لێی دەگرێن بەڵام ئەویت کە کە ئینسانیە ئەمە قسە لەسا ئەوی دەکەین ئەگە هەر یەک جاروێ بەغەڵەتی هەندە ئەکادمی گەورەش درێ ئەرێ ئیسلاحاتی دینی کاکە دین ئیسلاح چۆن دەکرێت هی هاوار ئەو قسە گەورەی بەڵام ئەو لەگە هەندێک نییە لەمە هەندێک دەنا ئیشێکی قسەی گەلە گەورە و ناڕێکە دین اليوم أكملت لك تەواو دین تەواو بە هیچ نە خزمەتی دەوێ نە پێویست دەکە خۆی هەدرێ کاکە بە خزمەتە چی ئەو دینەی بکەین
یخوا و نیازی پاکردن ئەو قسە زۆر عەبەسی و بێمانەیە دین نە خزمەت دەکرێ نا تعدیل دەکردنەی ئەتو دەبی بە دین خزمەتی خۆتی ئینسانی پێ بکەیت ئەوە هەر بەشەکە لەو کێشانەی هەیە ڕاستی ئەمە لە کوردستان دەژین ئەو قسانەمان ئێمە لە بۆ کۆمەڵگەی خۆمانە بەڵام سێچار بوعدی تێدایە ئەو بەجێمانەی گوتاری ئاینیان لاوازبوونی گوتاری ئاینی خاڵە لاوازەکانی هەرچی دەرێ هەندێکیان تاریخیە هەندێکیان عامە هەندێکیان خاصە عامەکە ئەوەیە ئێمە بەوازحی دیارە لە چێ بەزەوە ڕەخنەم لێ مەگرت نمونەکەم لە جێش بەعامە ئەو قسانە یعنی هەموو یارمەتی و پرۆژەی دەین سەرکەوت لە چێ مسلمانان دەبینی لەو جیهانەی لەسەر خەریتەی لەوێش تا تەخەلف دەبینی یعنی گەلە ناخۆشە و قسەوە نیە بەڵام ئەوە وەرە تەماشاک ئێستا هێزە ئەمە لێرە لەو مەجلیسەی ئەگەر ئەو جل و بەرگ و ئەوانەی لە پێشمانە لە دەرەوە یان لە ئەوەی برین ئینتاجی خۆمان نییە لێمان ڕاکێشن بمان بنەوە دەزانی ئەمە هیچمان لەبەر ناینی کراسەکەشمان لەبەر ناینی ئەوە چی یعنی چەند ئەم زۆر جار باسەوەی دەکەم دەرێم لە کوردستان خاص هەمومان بەڵام سەرکردەکانمان زیاتراکەوێ بیر لەوەی بکەنەوە مەسەڵەن سیچل سیارەی بەدواوەیە یان شتی وێ باشە ئەوە دەبی بیر لەوەی نەکاتەوە ئەتوو لە مەعرەزێک لە شتەچی کوردستان هیچ داهێنانێکی نییە هەمووی ئیجیانە هیچ لەبێت و یعنی چی لە بەشەری لەسا ئەو زەوی یعنی ئەوە عامەوە لەسەر کوردستان بە تایبەتی مامۆستایانی ئاینی حەقوێ تەرکیز بکەن چکە ڕاستی ئەم دوای دێمە سەری نەزەریەکێ نەزەریەی ملیاری زەهەبی کە ئەوە فکرەکە بەڕاستی جاروی ئەم تەیید دەکەم دەرێن هەندێک میلەت هەیە لەسەر ئەو زەویەی بەس بارگرانینە نەفت و ڕزقی خوای دەخوا خوا داینایە و هیچ کە نەدەزانی لای پادایتەوە زجی ئەوەندە گەورەیە و مێشتیشی ئەوەندە گچکێ تاریفە چەند ناخۆشە لە بۆ ئێمە تەماشای راپۆرتە نێودەوڵەتیەکان کە ئەوی جێی کە جێی سقێ بۆ نمونە نزیکەی 9 مەشروعی عالەمی هەیە لە بۆ ئیسلاحی شەرق الأوسط لە هەر نوۆی ئەسباب موجبەی تێدای لەبەرچی ئەمە شەرق الأوسطی پێویستمان بە ئیسلاحە لەوێ تەقریری تەنمێی دووەلی هەیە حتا تەنمی عەرەبی هەیە راپۆرتی ئومەم متحیدە هەیە راپۆرتی جامیعە عالەمیەکان هەیە هەمووی کە تەمەشای داتایەکان دەکەی تەخەلوفی میلەتیمەی عالەمی ئیسلامی لە حەد بەدەرە یعنی جاروێ 100 بەرامبەر 199 یعنی لە کتێب بخێنەوە لە داهێنان لە خوێندەواری پێدا بڕۆ کێشەیەکی زۆر زۆر گەورەیە لەبەر هەندێک ئەمە پێویست ناکە ئەمە داتایەکی زۆر بین کە برین ئەمە لەبەرچی متەخالیفین و متەخالیفین ئەدی داوری گوتاری ئاینی چی ئەدی گوتاری ئاینی بەخۆی لە چ مستەوایەکە ڕاستیان من مامۆستایەک لە کاسێتەکی نزیکەی 700 وتاری لە بۆ ناردم وتی گوتارش ئەوە سرێت یعنی تەمەشا دەکەم ئەو هەموماندی بوونەی کردەوە تەمان خێری گەیشتەوە هیچ خێری خۆی کردێ و ئەوەندێ بەڵام گوتارەکان یعنی زۆربەش کە جێمان لێ دەبی ئەم لێ نەمنووسیا هەموو بە زۆربەی گوتارەکانی هەینی دەبینین کە دەدرێ پاشان ئەو خەڵکەی دێتە دەرێ شتێکی وان نوێی لێ فێر نەبووە یعنی ئەم مامۆستایەک بەخۆی لە بۆی جێڕایمە گوتی نزیکەی 20 ساڵ بوو یەکێک هەموو هەفتان نیشانم کرد دەهات گوتی لە ئاخری پێم گوتم ئەرێ چی تێگەیشتی لەم چ گوتی وەڵایەت و هەر قسەی زۆر خۆشت دەکرد گوتم ئاخە خۆش چ بوو گوتی وەڵە نازان بەس خۆش بوو یعنی شتێکی وهانی بەڕاستی ئەوە ناکا گوتار ها زۆر گوناحە یعنی ئەو وەزعەت لەبەردەستیوی موچەی وەردەگری یارمەتی میلەت یارمەتی دەدا ئەرچی سەرشانت چ ئەرچی سەرشانی ئینسانی لەسەر ئاستی جیهان چ ئەرچی سەرشان وەکو وەتەنی و کوردستان ئەمە چەند پێویستیمان بە پێشکەوتن هەیە بە تەکان هەیە بە یەکگرتن هەیە بۆی هەیە کە خەڵکی خۆمان تێبگەین دەزان ئێستا گوتاری ئایدی ئەوەندە لاواز بووە کە تێنی نییە نیشانێکی ئاشکای دیارە لەو پەڕی دنیایە تا ئەو پەڕی دنیایە هەر تەیارەک پەیدا دەبی یەکسەر بەشی لە کوردستان هەیە بەشەکی دەبالێت تەیارەکە ئایا ئەلمانیا دینیە ئەوی دینیە ڕاستەقینەکە کەس پێی ناخۆش نییە بەس یەک مەسەڵەن مەزهەبەکە یان وەکو برێ تەیارەکە یان مەسەڵەن ئەوانەی فەلسەفیە علمیە فکریە بڕە لەناو کوردستان چێی لە عالەم موجودی هەیە ئێستا سەردەمی نمایە ئێستا لە کوردستان هیچ وجودی هەیە چ تەیارە دینیەکان چ تەیارە ئەلمانیەکان ئەم زۆر جار دەرێم
ئەگە مسەقەفە بێت پرسم پێ بکە بێ ئەرێ چ کتێبی خوێندەرم کاکە ئەو مەجموعە کتێب ئەو قسە ڕوو لە عەلمانیەکانە نەک لە دینیەکان ئەو کتێبانەی هەتا دەگاتە ئەوەی پێی دەگوترێت بیگ بانک تیۆری هەتا ئەو کاتی ئەو کتێبانی پێشوی هیچ بە کەلگ نمایە نیچێ هێگڵە مارکسا پێدا بڕۆ هەتا دەگاتە ئەو کتێبەکانی ئەرستۆ لەبەر ئەوەی لە زەمانێک نووسیتیانەوە وایان زانیە کە ئەو گەردوونە نەسەرەتای هەیە نا کۆتایی و نە کەسیش درستی کردیا و هەر بەخۆی هەر هەبوو هەردەمینێ ئەو پێی دەگوترێت نەڤەریەت کەون ساکن يعني ولو دين لأولي حتى آخر الرأي وابوا كأو قردونا درس كرايا ثمانية هي وسنورشي هي زور جي أقاتن لي بالرأي ديني الرأي أصل رأي النص زور جي لبشرينية داخوا لو دمي إنكاري اشتكي ديني دكا بريئتو حري دهار بري أو قردونا أبدي وأزليا روجك دير صار رأي من بالفعل لسرتاي سدي بيست هم هاتنا صار رأي ديني ولو حتى استاج امن زور دجي او ما راي ديني وراي علمي ليك نزيكي واجا بطبيعتي خوي ليك نزيكنا واللي نزيك ماكو بيمنات با علم لبو خوي اشي خوي بكاو با فلسفه اشي خوي بكاو اينش اشي خوي بكا بلام وفاقي ايني علمي فلسفي زور خدمتي بشريه دكا اجاتان لوي بي ما بستم اويا زار ويا مجموعة كتابة دخين تو كابرا زور كونا بكلك هيزنايا يعني كتابة كان لسردمك نسترايتوا أو علومي سردم فلسفي سردم فكري سردم إسا قراء بكلك هيزنيا يعني إسا زور جنزي ما له ولير نيتشي دخين تو إذا بخينو وقيناك بلان سويدينيا إنها تواني تطبيق كي لا بارودوخ وقردونك نسترايتوا كزور جدا لسر أوي مثلا عنوانة قوري مادي ديالكتيك تقريبا لبي فلسفي ماركسية أويا وحدة العالم ولا نهائيتي إن وحدة لنا لا نهاية يعني نيا مثلا يسا لو دم يقل اختلافا كان طبعا فيزياء كوانتم استا وكبري آخر صراع ململاني دين بيدين علوية نظم ما مستعيني أو علومات زارة اللي عندها برسم دري أخوة شيء علاقي بمنا أو والله ما كارساتا لوي أتو لوي أجابزاني فيزياء كوانتم لباري قوانين تدري لباري أسباب تدري لباري نظري احتمالات تدري تبي تتناقي أو مبادئ بولنيا زين لباري جاروي عقلانية بيتا تهمة هادرين أو تيارة عقلانية زين أو بيتا تهمة لكات عقلانية دبي إنسان هم إنسان عقلانية دبي عقلانية يعني أو تدبي فيزياء بزا أمن بخيراي سام بدكتور عبد الباري كيزن دقم بالسبري راوستا يعني إنسان لو سردمي دبي أشتانا همو بزادي للدين اختصاص نية لكومرق موضوع هي دري كوركاكا أو اختصاصي نية تشيشد بويشة لزور موضوعان اختصاصي دبي همو بزاني راستي يعني نبي ناو لخدني عالم يعني نبي لخد الإمام وستا يعني دبي همو بزاني أو التكنولوجيا أو قسمك لو أنا اختصاصي دبي راستي بلام أتو أهلي إصلاح يعني سياسي يعني ما مستعي أيني راستي اختصاصي دبي همي بزاني ليك آد زاروية باسي قردون دكا لقردوني ديت السر جيولوجيا لجيولوجيا ديت السر سوسيولوجيا لدركدان تمشاكا أويا نيا نابي بري من نازن دبي فيزياء بزاني دبي كيمياء بزاني دبي بيولوجيا بزاني دبي فيزياء كوانتم وفيزياء نسبي هردوك بزاني نازاني ميكا لو بيشان دبو 100 صار لو بيش دبو شكل يسا ما وصاي أيني كدستسر منبر لبو مجموعة كم قصناكا يكسر قصة كاني دستا واشنطن دستا بكين يعني يكسر عالمي أو هاي لبا عندي الراس يكي أو موضوع أنا زور جرينجن كما وصا لم تورنا بن أما دماني تعريب كده زيادة الرنج لسأوانا نروم لبروي نوع يعني برين إشكيان بهنرنا ما وصاي أيني لكردستان وهروا أواني أهلي أينا لو كردستاني نبونا أجاتن ليبو نأو كومل جمان دما شكل دجمنان داجير كران زور إجلس أوي ده كان كأين لكردستان لا وازبي يعني جلادستون كاتي خوي قصتي قلق مشهوري هي بيان بوتيان أو لبرتي دتينا أفريقيا مقاومة هي إنها بس دتينا عالمي إسلامي بس نمونا كردستان يعني نابوا يعني لبرتي اللي أو هم مقاومة هي شكل كردستان يكز لتاريخ ده نيتوانيا بيبا بمقاومة
إلا زەرری کردیا إلا لە ینی بە مرتاحی نەبووە یعنی ئاگاتان لێ بزۆر زار خەرچی مەدەنێت کوردستان هەر داگیر و دابش کرایە دەزانی هەمووی بینیە سەریەک ناکە یەک لەسەر 20 داگیرکراوی عرب زۆر لەمە زیاتر داگیر کرد یعنی ئەو بەغدایە 32 جار داگیر کرایە لە تاریخ خۆیدا کوردستان یەک جار وها نەبووە چەند جارێک داگیرکرا ئەویش زۆر بە فترەچکەم گلادستۆن دەڵێ وڵایە تا ئەو وتاری جومعە و فتوای جیهاد و قورئان و ئەوانە هەبی بەخوای عالمی عربی و عالمی ئیسلامی و ئەو وڵاتانەمان پێداگیرن کاتە وتاری ئاینی زانە چەند بەقووت بوو چ دەورێکی هەبووە لە عالەمدا یعنی ئیمپراتۆری ئەڵمانیا ڤالهایم کاتێک کە حەولێکی زۆریدا لەگە ئەنوەر پاشای عوسمانلی کە بێنە ناو شەڕی جەنگی جیهانی یەکەم گوتیان باشە عوسمانی خۆ چی هەیە تو هەندە گوتی سیلاحەکی هەیە لە هەموو سیلاحی ئەوروپا هاوپەیمانان بەقووەترە گوتیان چیە گوتی وتاری جومعە لەگەر فتوای جیهاد تەماشاکەت ئاگاتان لێ بوو فتوای جیهاد لە تاریخدا چ بەقووەت بوو ئەو جارە فتوای جیهاد دیتان چەند لاواز و یعنی ئەوە پێویست ناکە لەسەری بڕۆین کە لەبەرچی وای لێ هاتیە ئەوان ئەو مۆزوعانە وەکو برێ ئەسباب موجەبەی ئەوەن کە کەس دیفاع لەوەی نەکا برێ وەڵا وتار بەقووەتەوە ئی هەموو تەعانە دەنگ مامۆستا هەیە باشە وەڵا چیتە پێش ئەم نارم هەر ماوەسە ئەمەش دواکەوتی ئەمە یەکەم جار ئەم بەخۆم لێرەم دانیشتیمە لە هەمووان دواکەوتوترم دەبێ اعتراف بۆی بکەین ئەو چارەسەریەکانمان پێ دەکەین هەندێک کێشە هەیە ڕاستی ئێمە زۆر ڕێز لە ڕابردوو دەگرین یعنی ئەمە قسە پرسیارەکە ئەوە بی ئەرێ ڕابردوو یان سبەی یان دوێنێ ئەو معادل هەرچی یەقەی سبەی گرت ئێستا لە عالەم پێشکەوتووە هەرچی یەقەی دوێنێی گرت بە تەنها چکە دوێنێش میهمە ها دوێنێ لە بۆ ئێستا زۆر میمە لە بۆی ڕسمی داات و بەڵام ئەتو ئەگە دوێنێ هەر بووە تەقدیس ئەم زۆر لەو کتێبانە تەمەشا دەکەم تخوا کەس باسی کتێبم لە بۆ نەکە ئەمن کە شتێک ئەوەی دەکەم ئێستا بەحسەکەم لە بەردەست لە لای کاک حاجی مخلیس و دکتۆر عەبدولباریە پێدا دەستنەوە جەماعەت ڕەنگە 800 سەرچاوی ئەوتە خۆشیان 800 سەرچاوی قەدیم و نوێم تەمەشا کرد ناکرێت تۆ لەو سەردەمەی مەوزوعێکی باس بکەی کتێبە هەرە ئەساسیەکانی هەموو عالەم ئی مەسیحی ئی یەهودی مەسەڵەن حتا تاوی یعنی ئی سینیەکان ئی ئەمریکای لاتینیەکان ئی میلەتانی قەدیم دەبی هەمووی تەمەشاکەی ئی خۆمانی قەدیم هەمووی دەبی تەمەشاکەی ئەوجە دەبی شتێکی لێ دەرچوێنی ڕابردوو ئەو کتێبانی ڕابردوو ئەم تازە باسم کرد ئەگە کتێبە ئەکادیمی و فەلسەفیەکان هەتا بیگ بانگ تیۆری واتە تا سەرەتای سەدەی بیستەم شتێکی نەماوی هەیە 1000 ساڵ یعنی ئێستا مەکتەبەی مامۆستایانی ئەینی زۆربەی ئەو کتێبانە خۆ ئەو کتێبانەش گەلک باشە وە کاتی خۆی دەوری خۆی زۆر دیتە بەڵام تەبیعەتی ئینسان وایە ئێستا من ئەو کتێبم دانایە خۆمەرەك ئەوەم جێلێ بوو سبەی بنووسمەوە بۆ نوعی نانووسمەوە بە نەو عاشق یعنی کتێبەکەم ئەمن یان مەقالەکەم هەیە لە شاخی ئێستا وەچی دەخینەوە خواخوامە وابڵایش کرایتەوە لە کتێبێک بە ناوی ئەو کاتی بە ناوی کوردایەتی بوو ئێستا بەرگەکی ئەوێ خواخوامە بەر کەس نەوی هەر نەخینتەوە هەر دەرمەوە چم نووسە یعنی ئەوە هەندە لە مێژنەوە ئەسان 30 ساڵە تەبیعەتی بەشەری وایە یەک شت وا کەون ناوی بەس وحی تەبیعاتی وایە دەرەی دوێنێ هات دەرەی ئێستا هات خواری یعنی نەکەون دەبی نەپیر دەبی نەتعدیل دەکرێت نە نەسخی هەیە نا شتێ هیچ شتێکی نییە چکە کەلامی خوایە ئێو خوایە گەورەش بەخۆی صاحبی ئەو هەوەیە صاحبی ئەو گردونێ ئەمە لە قەترەش زۆر گەورێ لە زەڕەکی ئەمە دنیای دەبینین شتی لەسەر دەنووسین ئەجۆمە بەخۆمان ناومان لێ نایە عالمی گەورە ئاینشتاین فەقیری وەڵی ئاینشتاینی ئیمتحان بکەی بە گردون فەقیری 0 دەینی ڕەنگە یەک بین میان عالمی گەورەی ستیڤن هۆکینگ یان حتا ئەجا عالمەکانی خۆشمان هەر یەکە لە سەردەمی خۆی دەوری دیتە بەڵام ناکرێت لەو سەردەمەی تەنها ئەو ڕێزە کتێبەتەبی ئەوانە تەبا هەبی بەڵام با کتێبی فیزیای نوێت هەبی کتێبی کیمیای نوێت هەبی بایۆلۆجیا یعنی تو نەزانی چۆن دەستکاری هەندەسەی جینات دەکرێت چۆن مەسەن نەزەریەی تەتەور نەزانی نەتیجەکەی چی لە هاتووی گەیشت بێت چۆن مناقشە دەکەیت چارەسەری ئەو بابەتەی عیلمە ڕاستیەکەی تێگەیشتنی عیلمە ئەو مەنهەجی تعلیمە کە ئێستا هەیە لە بۆ سەردەمی خۆی گەلک باش بووە ئەوە هیچ و گومان تێدانە لە بۆ ئێستا
گەلک لاوازە ینی مامۆستای ئاینی بەلای کەم کە دێتە سەرمینبەر بەڕێی من 30 هەتا 40 ساڵی خوێندبی کە مامۆستا زۆر تایبەتەوە خەڵک مامۆستاشی زۆر خۆش دەوێت زۆر جوانی جێ لێ ڕادەگری ینی هەر کەلیمەکی دەرێ لە بۆی خێرەی زۆر گەورەیە کە دەستە گوێی ئینسان ئەم دووبارەی دەکەمەوە هەرچی لە کوردستان بەرهەمە مامۆستای ئاینی ینی ئەمە ئێستا پرسی وەتەنی کە ئێستا لا خەلەل هەیە لە گوتاری ئاینی ڕەنگە وەزارەتی ئەوقافیش لێ بەرپرسیارە یەکێتی زانایان بە قارە ئەو بەرپرسا ئەو مامۆستا بەشیر لێرەیە نابتەغیبەتەوە بەخۆی لێرەیە یعنی دەبی و پرسی وەتەنی مامۆستای ئاینی زۆر جوان لە ئەسلی قەزیی کوردی گەیشتوی کە چەندە مەزلوم و مەغدورە ینی برایانی عەرەب زۆر جار پێمان دەڵێن ئێوە پرۆژەی ئیستیعمار و سەهیۆنین دەزانی قسەکە بە عنسوریەتیەوە ناریم تاکە پرۆژە لە شەرق الئەوسەد کە عنسوری و سەهیۆنی و ئیستیعماری نییە بەس حرەکەی کوردیە ئەیت کە هەمووی لە چوارچێوەی مەشروعی ئیستیعماری و سەهیۆنی دروست بووە یعنی طبعا ئەمە زۆر تەئیدی مامۆستایان دەکەین لەو ماوەی تەئیدی غەزەیان کرد زۆر حەق ئەمە جارێ لەسەر دوو ئەساس یەکیان کە زاڵم و مەزلوم بوو ئەهلی ئاین دائیمەن دەبی زدی زاڵم بی لە ئەنجیری مەزلومی ئەوە سابیتە یعنی ئەوە وەکو برێی دین بۆی دەناسرێتەوە دینداریش بۆی دەناسرێتەوە دوو وەرە تەماشاکە هەموو نقطەکانی ئەوەی قەزەی فەڵەستین دابەشیەکەی لەو معمەلێکە مادەکانی لێ دروستکرایەوە لە وعد بەلفۆر هەمووی لەگە قەزەی کوردی یەک قەزیەیە وەچێک مقدسن یعنی ئەوە نییە برێ ئیوی مقدسە و دینیە و ئی کوردیش نادینیە ڕاستی ئەوە لەسەر مامۆستایان و لەسەر لایەنە ئیسلامیەکانی کوردستان وەستاوە کە جوان ڕوونیکەنەوە یعنی قەزیە کوردیش عینەن قەزیە کە زاڵم و مەزلوم ئەوە دینیە لە ئەسلیشدا لەگەر ڕوخانی خلافەتی عوسمان ڕوخانی خلافەت دروست بووە یعنی قەزەی کوردی و قەزەی ڕوخانی خلافەت پێکەوە بووە یعنی کەم قەزیە هەیە ئەوە ڕەبتەکی وایە بی ئەتو پێویست ناکەی تەنزیری لە بۆ بکەی یان ڕەبتی لە بۆ بینۆیان بە بڕغی و واشەر پێچیان وەنێوە بەخۆی هەیە هەر بەخۆی بەس کەشفی دەوێت ئەوە تا ئێستا مەسەلەن ئەگەر قبول بی قسەی بکەم بڕک ناخۆشە بەڵام خوێندنەوەیە نەک هەڵویست وەرە مسەقەفی کوردی لەو گۆڕەی بێ هیچ وەیەک زۆر دژی دینەکەیتی کە تحقیقی لێ دەکەی ڕەتفعلەکە فەقیری تێنەگەیشتە بڕەچی حەقە زۆر دژی دینە ئەوە تەفاسیلی زۆرە ژێرخانە سەرخانەکەی تەفاسیلی زۆرە بالەوەی کڕی ئەدی مسەقەفی دینی بەشی زۆری نەکەم ئەویش تەمەشای کە بەراوردی پێ بکە بە مثلا مثقفي إسلامي عربي مثقفي إسلامي تركي مثقفي إسلامي كل اللي راهي خايد دو دقيقة كشم دي بس ليه قتاربهم ده بس يعني بي أوانا براورك بزانا مثقفي عربي تند لبو وطنك يخويد الصوزة زور مثلا نمونا معن حماس وغزة يعني تش باروان يتشك لبو أوخاك خوي عندك يا أول شيء يتوه حقيقة بري أو قضية إيمنا يعني أولير وهو قتاري آيني ولا أنا إسلامي كان هيسكا نداتا من لو داتا من راستا بيش مرقايتي مكريا بس فترة كمكريا رنق باباش من كريا لسلا أنا عيني كان بريكاكا إيمنا أما جدرين ها أتو دستي تو باكتر لدستي من ها تسليم ما نكري بس دستا كان نبي من تسليمي تشيب كم يعني أو تفاصيل زورة أو موضوع أنا هم دي عملا أخيري دا أو دو دقيق دكتور لا راهي خواي دايما يكشتي دريم بەگشتی ئاین پەروەران دەبی مانیفێستەیان هەبی لە بۆ عالم دەزانی دوسێ شتەیە ئێستا دوسێ جارە مەسەن نەزەرێک دەرچوو نهایەت العالم نهایەت التاریخ دەزانی داوامی نەکرد ڕائسمالیەت تووشی کێشەی زۆر گەورە بوو ئەو کێشەیە لە مستەلاحی اقتصادی پێی دەگوترێ هەڕەم المەقلوب ئەمێن هەتا ئێستا لە یەک مامۆستای ئاینی ڕەنگە لە جێم لێ نەبوو ئەو مستەلاحەت جارێک لە وتار باز بکرێت کە باشترین وتارە لە بۆ ئەوی برێها ڕائسمالیات لە عالم ئەتوو دنیات پێ ئیدارە ناکرێت ئەتوو چار قەڕن دنیات ئیدارەدار دەست خۆشبی بەڵام لێرە بە ولاوە بە شەریەت گەیشتە 8 میلیارد 9 میلیارد ئیدارەت پێ ناکرێت پێشی تو شوعیەت هات سۆشیالیست هات ئەو جارە نۆبەتی منە ئەمن مشکیلەکانی جیهان حەلکەم مشکلەی ئەوەی کە نەفەر زۆر ئاگاتان لێبی
لەوانە کاک حاجی و مەجموعەکتان نەزەریەی ماڵتۆس و نەزەریەی ئەوتان بیستێ کە دەرێ ئەگەر بەشەریەت زۆر بوو چی لێ بکەی بەڵام ئاین قسەی هەیە نەک 8 ملیار 14 ملیاریش بی پێی بەخێو دەکرێت ئەوە وەکو برێ مانیفێستەکە لە بۆ هەموو عالەمی ئەوەی دەتوانی و گوتارت هەبی داوت هەبی لە بۆ ئەو پەڕی دنیای هەتا ئەو پەڕی دنیای لەوەش بە برایەتی و ئاشتی و تێگەیشتن ئەو گوتارانە دەستەسەری نەک بە ناوکۆچی و ناو لە خەڵکی بنەی بەراز و ناو لە فلان میلەتی بنەی شەیتان و بەوەی دروست نابی بەڕاستی ئەو مەوزوعات دوور و درێژە ئینشاءالله مامۆستا ئیسماعیل لە جیاتی من ئەوەندەی تەواو دەکا وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵی وبەرەکاته